ئێرە گوندی تەپاتۆڵەکەیە سەرمەناحی سیروان لەلایەن بەشێک لە جوتیارانی ئەم گوندەوە ساڵانە 600 بۆ 700 تۆن لە 4 جۆر توور بەرهەم دێنن. ئەماش جیاواز بە ناوچەکانی هەرێمی کوردستان ڕێژەیەکی زۆر زۆرە. ئەحمەد فەتاحێکێکە لە جوتیارانی گوندەکە لەگەڵ کوڕ و برازاکانی سەرقاڵی کۆکردنەوەی بەرەمی توورەکەیانن. ماوەی 30 ساڵە جوتیارە و ئەم ساڵ 11 دووەنم زەوی بە توور چاندووە. وەک خۆی دەڵێت بەتەنها زیاتر لە 70 تۆن بەرەمی تووری سنوورەکەی هەیە. بەناوی خودای گەورە و میهرەبان ڕاخەری ئەرز و ڕاگەری ئاسمان یاخوا بەخێر بێ پەیان بۆ لامان. ئێمە جوتارەکانی گوندی تەپەتۆڵەکە سەرقاڵین بە ئیشکردن بە فەرعاتی خۆمانەوە لە بواری بەستەنە مەحاسیل ئیشەکەین، هەر لە یەک بوارە ئیش ناکەین. ئەم زەویانە کە ئێمە دایانین بۆ توور شوێنی کوولەکەیە، شوێنی بامەیە، شوێنی یعنی لە وەرزێکە ئێمە لە ساڵێکا سێ وەرزی لێڵەگرین هەر بە توور ناوەسینەوە. ئەم زەویانە ئێمە کەوایکەین بە توور لە مانگی هێشتۆ دەسەکەین بە توورکردن. ئەو توورانە کە یەکەین لە جۆری سپی گێزەریە، سووری خڕە، مۆری خڕە، سپی خڕە، 4 جۆر توورە. ئەتوانم بەڵام بەرهەمێکی زۆر باش لە جوتیارەکانی گوندی تەپەتۆڵەکە بەرهەمێت بە کوالێتێکی زۆر باش، زۆر بەس ئۆرگانیکە، هیچ موادێکی خراپی تیانە. ئەم توورە کە ئێمە بەرهەمێنین لە گوندی تەپەتۆڵەکە توورێکی زۆر جوانە، بە ڕێژەیەکی زۆر لەم توورە سوورە بەرهەمێنین. بەڵام تووری سپی گێزەریمان زۆرە، لە ئەرزەکەی خۆمە گێزەریم زۆرە، تووری مۆرم زۆرە، تووری سووریشم هەیە. بەرهەمی تووری تەپەتۆڵەکە ڕەوانەی شارەکانی محەفەزەی هەڵەبجەی شەهید یەکەین و محافەزەی سلێمانیەکەین. مینبەعی فرۆشتنی تووری ئێمە ڕزقی ئێمە محافەزەی سلێمانیە، چونکە محافەزەی سلێمانی بە هەموو 4 دەوری وڵاتە مشتری هەیە و بۆی تەوزیعکرێ. دەشتی شارە زۆر گونجاوە بۆ چاندنی سەرجەم بەرەما کشتتوکاڵیەکان. ماوەی چەند ساڵێکیشە جوتیاران دەستیان کردووە بە چاندنی توور و پێداویستی بازاڕەکانی پارێزگاکانی هەڵەبجە و سلێمانی پڕ دەکاتەوە. ڕووبەری بەڕێوەبەتی ئەمە 400 تا 450 دووەنەمە کرێ بە توور ساڵانە لە چەند ناوچەیەکی شارە زۆرەکرێت. ئەو دیاتانی بەکو تەپەتۆڵەکە و گردیگۆ و ئەوانە کە دەشتایەکانن ئەوە زیاتر بە توور ئەچێنن و ئەمە سەبەکەشەوە چەند فەلاحێکی زۆر چالاک و گورجوگۆڵ و زیرەکیانێ کاڵەسن بە بەرهێنانی ئەم بەرهەمە. ساڵانە لەم ناوچەیەمە ئەگەر 450 دووەنممان هەبێت لە 2000 تەن تێپەڕێت ئەم بڕێ. بەپی زانیاریەکان ساڵانە لە دەشتی شارە زۆر 450 دووەنم زەوی بە توور دەچێنرێت و زیاتر لە 2000 تۆن بەرەم دەێنرێت. بۆیە جوتیاران داوا دەکەن ڕێگری بکرێت لە هاوردەکردنی بەرەما کشتتوکاڵیەکان لە وڵاتانی دەرەوە، زیاتر پەرە بە بەرەما کشتتوکاڵیەکانی ناوخۆ بدرێت. سامان فەتاح تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ گوندی تەپەتۆڵەکە.